لە سێبەری باوەڕدا بەرجی یەکەم نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 3. ئەگەر مرۆڤ تەنها بریتی بووایە لە ماددا، ئەوە هەموو ساڵێک پێویستی بە دایک و باوچێک دەکرد. ئەگەر مرۆڤ تەنها لە ماددە و خانە هەمیشە گۆڕاوەکان پێکات بێت، ئایا هەموو ساڵێک پێویستی بە دایکێکی نوێ نەدەکرد؟ ئایا ئەو دایکەی کە ئێمە دەهێنێتە دنیا پاش 6 مانگ سیفەتی دایکێتی لە بەرامبەر ئێمەوە لە دەست نەدەدا؟ بەڵام ئەوە تا بە درێژایی تەمەن تەنها یەک دایکمان هەیە، چونکە ئەو ئەگەر چی 6 مانگ جارێکیش خانەکانی بگۆڕێت، بەڵام لە ڕوەنە گۆڕەکەیەوە کە خاوەنی ڕۆحێکی بەرز و باڵایە، هەمان ئەو دایکەیە کە بەهەش دەژێر پێیدایەتی، دایکایەتی و باوکایەتی و منداڵیەتی و برایەتی، پەیوەندی نێوان ئەڕۆحەکانە نەکی ماددە و خانە بگۆڕەکان. 4. ئەگەر مرۆڤ تەنها بوونەوەرێکی مادی بووایە، ئەو کات دەبوو بە گۆڕانی خانەکان خوو ڕەوشت و کەسایەتی و تایبەتمەندی و توانە و لێهاتنەکانی بگۆڕانایە. کاتێک خانەکانمان بەردەوام لە گۆڕاندان، ئەخلاق و کەسایەتی و توانە و لێهاتن و خوو شێوەی ژیان و ڕاهاتن و بیر و فکر و هەست و زانست و پلە و پایە و پیشە و ناوبانگ و ئەو تایبەتمەندیانەی بە درێژایی کات بەدەستمان هێناون لەگەڵ شتە گۆڕاوەکاندا ناگۆڕێن. ئەگەر هەموو ئەمانە وابەستەی ماددە بوونایە، دەبوو لەگەڵ گۆڕانی لایەنی مادیماندا ئەمانیش گۆڕانیان بەسەردا بەهاتایە. جاریوا هەیە کاتێک دوای چەندین ساڵ هاوڕێیەکت دەبینیتەوە، پێی دەڵێیت هیچ نەگۆڕاویت، ئەمە لە حاڵێکدا ئەو 6 مانگ جارێک دەگۆڕێت، کەوایە ئەو شتە چییە کە ناگۆڕێت؟ لەوانەیە لە ڕووی ڕەوشتەوە نەگۆڕابێت، ئەگەر گۆڕابێتیش ئەوە بە شێوەیەکی پلەبەندی و بەهێواشی بەرەو سەر یان بەرەو خوار ڕوویداوە. بە شێوەیەکی گشتی ئەخلاقی باش و خراپ ئەگەر بووبێت بە بەشێک لە کەسایەتی مرۆڤ، زۆر بە سەختی مرۆڤ دەتوانێت تەرچی بکات، خووەکانیش هەروان. بەڵام ئەگەر مرۆڤ وابەستەی ماددە بووایە، نەدەبوو ساڵی جارێک دووچاری گۆڕانی ئەخلاقی ببوایەتەوە؟ بۆچی ڕاهاتنی دەست لەگەڵ کارێکدا یان توانە و لێهاتنێکی پەرەپێدرا و ساڵانە لەگەڵ گۆڕانی خانەکاندا ناگۆڕێت؟ بۆچی پەرەپێدانی توانایەک ڕەنج و ماندووبوونی چەندین ساڵی دەوێت؟ و بۆچی سیفەتە بەدەستهاتووەکانی وەک هونەرمەندی و وەستایەتی و خەتخۆشی و دارتاشی و هاوچەشنەکانیان لەبیر ناچنەوە؟ لەوانەیە هەست و ڕاو بیرە کەسیەکان بە شێوەیەکی سروشتی بێ ئەوەی پەیوەندیان بە ماددەی گۆڕاوی مرۆڤەوە هەبێت بگۆڕێن. بەڵام ئەو قەناعەتانەی کە لە وەحی و سوننەتەوە سەرچاوەیان گرتووە و لە مرۆڤدا ڕەجیان داکوتیوە، هەتا قیامەت بەردەوام دەبن. هاوشێوەی ئەمە هەموو کەسێک کۆمەڵێک دەستور و ڕێسایی نەگۆڕ هەن لە ژیانیدا کە هەروە بە ئاسانی ناگۆڕێن. خانەکانی جەستە دەگۆڕێن، بەڵام ئەمانە وەک خۆیان دەمێننەوە. باشە داخۆ ئەو هێزە چییە کە دەستور و ڕێساکان دەستنیشان دەکات و هەست و بیرەکان ڕێک دەخات؟ هەرچەندە هەندێک لەو زانیاریانەی کە بەدەستمان هێناون لە بیرمان دەچنەوە، بەڵام هەموو ساڵێک گۆڕان و نوێبوونەوەیەکی تەواوەتی ڕوونادات. ئایا دەتوانین بە دکتۆر یان پرۆفیسۆرێک بڵین خانەکانت گۆڕاون، کەوایە زانست و ناونیشانەکەشت لەدەستدا، خۆت بپێچەوە و شوێنی کارەکەت جێبێهێڵا؟ یان داخۆ زانیاری و ڕەوشت و خۆ بەدەستهاتووەکانی مرۆڤ خانە کۆنەکان فێری خانە تازەکانیان دەکەن؟ داخۆ کاتێک خانە کۆنەکان دەمرن، لە ژێر ناونیشانی وەسێتەکانمدا وانەی کارلێکە ئاڵۆزەکانی کیمیا و هاتوچۆی سەرسۆرهێنەری تەنە ئاسمانیەکان و جیهانی سەیر و سەمەرەی پزیشکی و هەزاران فتوای زانستی فقه بە خانە تازەکان دەڵێنەوە و لا مێشکە بچووکەکەی ئەواندا تۆماری دەکەن. 5. جیاوازی عەقڵ و ئیرادە و شعور و بیر و فکر لە نێوان مرۆڤەکاندا سەرڕایبوونی هەمان جۆری خانە و فەرمانبەری مێشک لە هەمویاندا ناکرێت بدرێتە پاڵخانە بەردەوام گۆڕاوەکانی جەستەی مرۆڤ. سەرڕایبوونی هەمان جۆری خانە و فەرمانبەری مێشک لە مرۆڤەکاندا کەچی جیاوازی عەقڵ و ئیرادە و شعوری هەموو کەسێک لەوانی دیکە و
جیاوازی ڕیشەیی بیر و بۆچوون لە ناو خەڵکیدا و جیاوازی توانە و لێهاتنی خەڵکی بۆ وەرگرتنی زانست و عیرفان. ئایا دەگونجێت ئەمانە و هاوشێوەکانیان بجێڕینەوە بۆ گەردەکانی ناومێشک و خانە بەردەوام گۆڕاوەکان؟ ئەو ئامێرانەی کە لە هەمان هەلومەرجدا کار دەکەن و هەمان مادەی خاویان تێدەکرێت، بەرهەمەکانیان هەمان شت دەردەچێت؟ کارگەی قوماش چیمەنتۆ بەرهەم ناهێنێت و لە تاقیگەی کیمیاشدا نان نابژێنرێت، کەوایە پێویستە لە کارگەی مێشکەوە کە لە نێو هەموو مرۆڤەکاندا هاوبەشە بەرووبوومی هەمەجۆر دروست نەبێت. بەڵام ئەوە مرۆڤەکان و ئەوەش جیاوازیە زۆر و زەبەندەکانیان. مادام وایە کەوایە ئەوەی کەسایەتیەکی تایبەت بە یەک بەیەکی مرۆڤەکان دەدات تایبەتمەندیە جیاوازیەکانی ڕۆحە. مێشک و شێوازی کارکردنی هەمان شتە، بەڵام فەرمانڕەواکان جیاوازن. جیاوازی بیر و بۆچوون و توانە و لێهاتنەکان لە نێو مرۆڤەکاندا سەرەڕای نوێبوونەوەی خانەکانی جەستە لە چوارچێوەی یاسایەکی گشتیدا ناگەڕێنەوە بۆ خانە گۆڕاوەکان، بەڵکو لە جیاوازی تایبەتمەندیە ڕۆحەکانەوە سەرچاوە دەگرن.